ئەلبەتە هەموو چەشنێکی تایە. عومەر عەبدوڵڵا تەمەنی 67 ساڵە و لە شەڕی نێوان عێراق و ئێرانەوە لە ساڵی 1970ەوە قاچێکی لەدەستداوە و خاوەن پێداویستی تایبەتە. ئەو دەڵێت تاکە چاوەڕوانیەک لە حکومەت هەیان بوو پێدانی موچەکانیان بوو، بەڵام ئەو بڕەکەمەشیان پێڕەوا نەبینین و ماوەیەکی زۆرە پێیان نەدراوە. عومەر دەڵێت لە دەردی نەبوونی و بێباکی حکومەت ناچار دەردی دڵی خۆی بە نووسین دەردەبڕێت و هەموو ڕۆژێک ڕووداوە تاڵ و ناخۆشەکانی ژیانی لەو دەفتەرانەدا تۆمار دەکات. ئەم ساڵەکە من 2 ساڵە گۆشتی حیوان 1 کیلۆ گۆشتی حیوان من نەکردیەوە. ئەمڕۆکە ژیان بە پارە ئەچێوەڕێەوە. ژیانی ئێمەش کە ئەو 100,000 نایەتەوە، ئەو 150,000 نەدرێ بە کەم ئەندام کەم ئەندام بەچی بژی برا جوانەکەم. لە 180 کەم ئەندامان ئیرفانی بگەڕێ یا 10,000 پێ یا 5,000 پێ 20,000 پێ، ئەگەر خەرجی بکات بەش ئەو ڕۆژە ناکات. ڕۆژی 3 کانونی یەکەمی هەر ساڵێک نەتەوە یەکگرتووەکان وەکو ڕۆژی جیهانی کەم ئەندامان دەستنیشانیان کردووە. لەو بەربارەدا خاوەن پێداویستیەکانی کوردستان لە دۆخێکی خراپدا ژیان بەسەر دەبن و دواکەوتن و برینی موچەکانیان ئەوانی خستۆتە دۆخێکی سەختی ژیانەوە. بەڕێوەبەری چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتیش دەڵێت ئەو بڕە موچەیی کە دەدرێت بە خاوەن پێداویستیە تایبەتەکان لە ئاستێکی نزمدایە و پێویستە لەو دۆخەی ئێستادا هەموو کۆمەلگا هاوکاریان بێت. بەڕاستی زۆرێکیان لە هەژارەکان بەتایبەت ژیانیان زۆر خراپە و لەوەش زیاتر کە بۆ ئێمە مای نیگەرانیە ئەوەیە کە پرۆسەی پشکنینەوە پاکسازیکردن تیا هیچ پەیوەندی بە کەمکردنەوەی موچەوە نییە، هیچ پەیوەندی بە دواخستنی موچەکانەوە نییە. ئەمە خەتایەکانێ ئەبوو وەزارەتی دارایی ئەنجومەنی وەزیران بەڕاستی بچێتە ژێرباری ئەمە، چونکە ئێمە ئاگاداری ژیانیانین. معقول نییە تۆ 150,000 بدەیتە هاوڵاتیەک 100,000 بدەیتێ و ئەو 150 ئەو 100 کە بۆ زۆرێکیان ناڵێن هەمویان بە هیچ جۆرە لە ئاستی بژێوی ژیانیان نیە و ئەوەش کەم کەیتەوە و دوای بخەی. یاساکەمان لە ساڵی 2000 لێپرسراوی یەکێتی کەم ئەندامان دەڵێت سەرڕای پێنەدانی موچەی کەم ئەندامان و خاوەن پێداویستە تایبەتەکان گلەی ئەوەش لە حکومەت دەکەن ئەو یاسایی کە تایبەت بوو بە کەم ئەندامان لە ساڵی 2011 لە پەرلەمانی کوردستان پەسەندکرا جێبەجێ نەکراوە. یاساکەمان لە ساڵی 2011 لە پەرلەمانی کوردستان دەرچێنرا و لە دێرەکانی ئەم یاسایە باز لەوە دەکات ئەم یاسایە لە پێناوی دەستەبەرکردنی ژیانێکیش کۆمەندانە بۆ کەمەندامان دەرچێنراوە. بەڵام حکوومەت یاریمی کوردستان دوای ئەوەی کە سەرۆکی یاریمی کوردستان واژووی دەکات لە نێو ڕەفەکانی خۆیدا دایناوە تۆزی لەسەر نیشتۆ بە بڕیارێک یاسا ڕاگرێت. من تێناگەم لەمە حکوومەت یاریمی کوردستان بە بڕیارێک یاسا ڕاگرێت. ئەمە لەلایەک سەبارەت بە یاساکە ئێمە زۆر دڵمان پێی خۆش بوو و یاساکە و یاسایە نەبوو کە ئێمە داوامانە کرد. یاساکە زۆر لەوە جیاوازتر بوو بەبێ ئامادەبوونی ئێمە تێپەڕێنرا، بەبێ ڕایشکردن بە ئێمە تێپەڕێنرا، لایەنی کەمی مافەکانی ئێمەی تایە. حکومەتی هەرێم و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی ماوەیەک بەر لە ئێستا بە بڕیارێک فۆرمی دووبارە تۆمارکردنەوەی ناوی خاوەن پێداویستە تایبەتیەکانیان ڕاگەیاند. دوای تەوابوونی پرۆسەکە بەپێی ئەو پۆڵێنانەی ئەوان دیاریان کردبوو لە کۆی 37,000 هاوڵاتی خاوەن پێداویستی تایبەت لە پارێزگای سلێمانی دەرکەوتووە لە 112 شایستە نین. ڕامیر عوسمان کەناڵی ئاسمانی پێام سلێمانی.